بە پێچەوانەی برینەکانی جەستە پێکانی مێشک بە ئازادرە و کاتێکی زیاتریشی دەوێت بۆ ئاشکراکردنی جۆری پێکانەکە. لە دوای هێرش موشکەکەی ئێران بۆ سەر بنکەی ئاسمانی عەین ئەسەد لە عێراق لە 8 کانونی دووەمدا ڕامانگەیاند کە هیچ کەسێک لەو هێرشەدا نەکوژراوە، بەڵام پێکانی مێشک دوای ماوەیەک دیاری دەدات و ئێمە هەمووان دڵنیا دەکەینەوە لە دیاریکردنی جۆری پێکانەکە و چارەسەرکردنی هەموو حاڵەتەکان و دڵنیاییشتان دەکەینەوە کە حاڵەتەکان مەترسیدار نین و بەشێکی ئەوانەی تووشی ئەو حاڵەتە بوون چاک بوونەتەوە و خزمەتەکانیان لە بنکەکە دەست پێ کردوێتەوە، بەڵام هەروەک ئەو کاتیش ڕامانگەیاندووە کە پێدەچێت ڕێژەی حاڵەتەکان زیاد بکات. لا إله إلا الله. جوا!